مامۆستا هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەم ڕووداوانەیە بەرامبەر بە ئەو کارەساتی کە بە سەریان هاتوو ئەو بەرەگانیان سوتاوە هەڵوێستی ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی گشتی لەم ڕووداوانەیە چۆن هەڵەسەنگێنی پێدوانیە جۆرێک لە جیاوازی لە نێوان هەڵوێستەکانە هەیە؟ نا هەڵوێستی گرتو پێم وایە هەڵوێستێکی زۆر باش تا ئێستا طبعاً چونکە عادەتەن ئێمە ئەوەندەی کە شارەزای ئەفرادانی یەکێتین وەکو قیادەی سۆران ئەڵەم ناوچەی سۆران کە زیاتر لەگەڵیان شارەزاین زۆر هەڵوێستەکانیان بەردەوام نابێ بەڵام هیوادارم ئەم هەڵوێستە ڕەشیدیانیان بەردەوام بێ ئەم هەڵوێستیان هەڵوێستێکی پیاوانەیە جوامێرانەیە ئازایەنەیە هەڵوێستێکی عقایدی و منهەجیە باوەڕیان بەبوونی خۆیان هەیە باوەڕیان بە لەسەرکردنەوەی ئەفرادەکانیان هەیە کە لە زیندانان پارتی بە چ حەقێگە ڕوا خەڵکیی تری بەو شێوەیە گرتو ئەو هەموو فیشک هەڵتۆقانە هەروەکو بینیمان چۆن خەڵک فیشێکی ئەنا بە منارەی مزگەوتەکانەوە لە دەرعایان لە لای بەشار ئەسەد لای مەسعود بەرزانیش بە هەمان شێو یعنی شتێکی زۆر ناڕەسەنێتیە بەڕاستی شتێکی زۆر ناشرینە و ئەمەش دڵنیابێتەوە کە پارتی بەم شێوەیە بۆی ناچێتە سەر هەڵوێستی یەکگرتو هەتا ئێستا هەڵوێستێکی جوامێرانەیە حیزبانەیە مەبدەئیە و شایانی لەسەرکردنەوەش بەڵێ مامۆستا لە وەڵامەکانی پێشتا تۆ ئاماژەت بۆیە کە پارتی ئێوەیە یەکگرتووی ئیسلامی بکوتێ لە پێش هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانە بەڵام بەرژەوەندی پارتی لەکوێیە لەوەی کە یەکگرتووی ئیسلامی بکوتێ مەرجێک خۆی لەو ناوچەیە باڵادەستەوە هێزی یەکەمە لەو ناوچەیە هەموو هێزێکیش کە لە ناوچەیەکە هێزی یەکەم بێ و باڵادەست بێت ئاسوودەی و ئیسقراری لە ناوچەکەی خۆیاوێ نەک ئاژاو و ئاشوب بەتایبەتیش ئەوەی کە لە ناوچە بادنان ڕوویەوە بینیمە بەڵام ئێمە لە پێناسەی شتەکانە جیاوازین خۆ حسنی مبارەکێش هەتاکو لە حکم هێنرایە خوارەوە هەرێود من ئەمان بۆ خەڵکەکە دروستەکە ملیۆنێک و 600,000 ئەمنی مرکزیشی هەبوو ئەو دەستگا داپڵۆسینانەی پارتی و ئەو جەلادێتیە و ئەو شەقاوەتی کە ئەیکا ئەو دیکتاتۆریەتی کە ئەیکا ئەو بێ ڕێگانەدانە بە خەڵکێکی تر پشوو بدا لەو ناوچەیە ئێ بە تەکید دەمانە هەموو کاردانەوەکانیان هەیە مەترسی گەورەی پارتی مەترسیەکی لە بەهاری عەرەبیە کە ئیخوانەکان تا ڕادێکی زۆر عمودی فەقەری بەهارە عەرەبیەکەن و کاریگەری نێوانی یەکگرتو و ئۆردۆغان یان دادوگەشەی تورکیا کاریگەری خۆی هەیە لەسەر نەفسیەتی پارتی و پارتیش بە تەکید لەوە ئەترسێ کە ئەم حیزبە ئیسفنجیە پشوو درێژە دەلای لامایانە بتوانێت کە نفوز و سەوتێکی زۆرتر بێنە بە تایبەتی کە ئەگەر هاتوو دەنگدانی ئینتیخابات بوو بە مایەی ئەوەی کە بڵێن چێ بە قووەتە چێ زۆرترە چێ شعبیترە مامۆستا بە ژێرەوە زانیاریانەی کە لە بەردەستان یەکگرتووی ئیسلامی لە ناوچەی بادینا ناسنووری 23 بارگای هەیە لە هەڵبژاردننی ڕابردووە ڕێژەی سەرکەوتنی نفوزی زۆر سەرکەوتووە نزیکەی لە سەر و 6,000ەوە دەنگی هێناوە پێدوانیە باسکردن لەوەی کە پارتی داپلۆسێنەر و قۆڕخکارە جۆرێک بێ لە غەدرکردن لە پارتی ئەمە لە کاتێکایە کە نەگی گرتووی ئیسلامی حیزبەکانی کەش لەو ناوچەی بارەگایان هەیە و بزوتنەوەی گۆڕانیش هەیەی و هەمویان لە هەڵبژاردن بەشداریان کردو و دەنگیان هێناوە لەو ناوچەیە و پێم وانە چونکە سروشتی پارتی هەروەکوتم سروشتێکی زۆر دیکتاتۆریانەیە ئەو لە دائیرە قەومیەکەش ڕێگای نەداو بەیەکێتی بە پارتی گەل بە حیزبەکانی تری پێشووتریش کە وجودیان هەبێ و ئێستا خۆ باوەڕی بۆچی نایڵێ گۆڕان لە شوێنەکە پشوو بدایە هەناسە بدا لە شوێنە ژێر ناوچەی زەردی ئەوە بەڵام مەسەلەی یەکگرتو هەروەکو وتم لەناو عەشایرەکانی بادینانە هەیە کابرا مەسەلەن سەیرەکەی برێفکانیە یەکگرتووە زێباریە لۆلانیە ڕێکانیە لە دەشتی سلێڤانیە لە زاخۆیە لە دوهۆکە لە سومێلە لە ئاکرێ لە هەر شوێنێک هەیە ئەو ناوچەکانی خۆ هەر وەکو خەڵکی سۆران نەچۆتە ئەو ناوچانە پارتی وەکو غەریبە تەماشایکە خەڵکی دیندار و خەڵکی ئیخوانیانەی بادینان خەڵکی ڕەسەنی ناوچەکان لەبەرەو پارتی هەرچەند محاولەیەوە بکات تەحجیمیان کە پێم وانێ بتوانێت بەڵێ توانێت هەندێک ئەفرادی خواروتر بتۆقێنێ هەروەکو هەموو دیکتاتۆرێکی تر بەرامبەر بە بزوتنەوەی ئیسلامەکان کردوێتی بەڵام من لەو باوەڕێم کە یەکگرتو خۆشی بگرێت لە بەریا قازانجێتی و بلعکس هەر هەر جۆرە نشستیەکیش بێنە هەر جۆرە تەنازولێکیش بکە من پێم وایە ناوچەی بادینان مڕەشەحە بێ بەهۆی کە جیابێتەوە لە یەکگرتو بەڵێ مامۆستا ببوورە تەمان لە پرسیارەکەی پێشوما ناوی بزوتنەوەی گۆڕانمان دوای ڕووداوەکانی 7 شوبات و زوتنەوەی گۆڕان بارگەکانی لەو ناوچە دەخسەوە بەستم لە یەکێتین نیشتمانی کوردستان بوو کە لەو ناوچانە بارەگایان هەیە